قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لە چاوپێکەوتنێکی تایبەتدا لەگەڵ دەنگی ئەمریکا باس لەوە دەکات کە هەرێمی کوردستان خۆی بۆ قۆناغێکی نوێی جەنگ لە دژی داعش ئامادە دەکات و دەڵێت بیرروباوەڕی تونڕەوی لە عێراقدا تەشەنەی کردووە و پێویستی بەوە هەیە کە بەری پێبگیرێت. ئێمە بێ خۆمان حازرکەین بۆ قۆناغێکی نوێی ئەم جەنگەی دژی داعش، قۆناغێک کە شەڕی جەبهەیەک بەرامبەر بە جەبهەیەکی تر بۆ شەڕی هێزی دژە تێرۆرەکانمان، دژی ڕێکخراوێکی تێرۆریستی کە بتوێتەوە لە ناو کۆمەڵگاکەمان. بۆیە پێم وایە بە ڕزگارکردنی مووسڵ هەنگاوێکی گرنگە، بەڵام لە هەمان کاتیشا ئەو ئایدیۆلۆجیەی داعش ڕەنگ بێ ما بێتەوە لە ناو عێراقا. بۆیە ئێمە بە تەکید معلوماتمان هەیە کە تەنها بە تەسلیم بوونیان لە مووسڵیان بە ڕزگارکردنی مووسڵ هیچ نەمەعنایەوەیە کە مەترسی داعش لەسەر هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکانی تر دوورکەوتوەتەوە. لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ جموجۆڵی داعش لە ناوچە سنووریەکانی هەرێم و بە تایبەت لە ناوچە کێشە لەسەرەکان زیادی کردووە و راپۆرتە هەواڵگیریەکانیش باس لە دروستبوونی مەترسی لەسەر هەندێک ناوچەی کێشە لەسەر دەکەن کە لە ژێر کۆنتڕۆڵی پێشمەرگەدایە، بەڵام تاڵەبانی مەترسیەکانی ئەو ڕێکخراوەی لەسەر ئەو ناوچانە نەشاردەوە. کەرکووکیش لەژێر مەترسیدا ئەبێ حەویجە، مووسڵ، دیالە، خانەقین، حتا بەغداش، حتا جنوبیش. بۆیە داعش هێزێکی نوێ نییە. ئێمە لە 2001ەوە شەڕی جوندل ئیسلاممان کرد. جوندل ئیسلام بوو بە ئەنسار الئیسلام، ئەنسار الئیسلام بوو بە ئەنسار السونە، جا بووە بوو بە القاعیدە لە عێراق و هێزەکانی تر. بۆیە ئەم فەرهەنگە ماوەتەوە لە ناو سیاسەتی عێراقا و تاکو چارەسەرێک نەدۆزینەوە بۆ کێشەکانی عێراق، کێشە سیاسیەکانی عێراق، هەمیشە ئەم مەترسیە ئەمنیە لەسەر عێراق ئەمێنێتەوە. لە ئێستادا داعش لە دەوروبەری کەرکووک و خانەقین جموجۆڵێکی فراوانی هەیە و پێشمەرگە لەو ناوچانە خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە و لە چەند ڕۆژی ڕابردووشدا قوبات تاڵەبانی گەیشتە خانەقین و مەترسیەکانی ئەو ڕێکخراوەی لەگەڵ بەرپرسە ئەمنی و ئیداریەکاندا تاوتوێ کرد. داوامانیش کردووە کە هێز لەم ناوچانە زیاد بکرێ، خۆتە نەزانن زیاد زۆربەی هێزی پێشمەرگە مەشغوڵ بوون بە کەرکووک و بە مووسڵەوە. ئەگەرچی راپۆرتە هەواڵگیریەکان باس لە خۆ ئامادەکردنی داعش بۆ پەلامەردانی هەندێک ناوچە دەکەن، بەڵام بەرپرسە ئەمنیەکان دەڵێن توانای داعش لاواز بووە و ئەوانیش توانای بەرپەشدانەوەی هێرشەکانی ئەو ڕێکخراوەیان هەیە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.